خۆشەویستەکانم ڕێگاکانی چاکەکاری و ڕازیکردنی خوای پەروەردگار زۆرە، یعنی خوای تەعالا یەک ڕێگای دانەناوە بەڵکو ڕێگای زۆری داناوە بۆ ئەوەی هەر کەسێک بەپێ ئەو تەبیعەتەوە ئەو سروشتەی کە خوا خەڵقی کردووە ڕێگایەک لەو ڕێگایانە هەڵبژێرێ. پیاوچاکی وا هەبووە بەڵکو سەحابەی وا هەبووە توانێتی شەونێژی زۆر بکە بەڵام نەیتوانیوە ڕۆژی سونەت زۆر بگرێ. سەحابەی وا هەبووە زۆر لە شەونێژی و لە ڕۆژ و گرتنی سونەت و ئەوانەیە زۆر سەرکەوتو نەبووە، بەڵام لە غەزایە قائیدێکی زۆر گەورە بووە، پاڵەوانێکی زۆر گەورە بووە. سەحابەی وا هەبووە لە خێرکردن و سەدەقەیە زۆر پێشکەوتو بووە، یعنی وەکو بڵێ کەسێکی لێ هاتوو بووە. ئیتر خوای تەعالا شتەکانی تەوزیع کردووە، دەرگاکانی خێر زۆرن. تۆ ئەتوانی بۆ خۆت لەو دەرگایە کە خوای تەعالا سروشتی توی لە سەر خەڵق کردووە و ئاسانە بۆ تو ئەتوانی بەهەشت بۆ خۆت بکڕی ئەلەو دەرگایەوە بچۆ ژوورۆ. یعنی بۆ نمونە شەونێژی، بۆ نمونە ڕۆژووی سونەت، بۆ نمونە سەدەقە و خێر جگە لە زەکات، بۆ نمونە داوەکردن و بانگەوازکردن، بۆ نمونە یارمەتیدانی هەژاران و فەقیران و پەکەوتوان، بۆ نمونە سەردانی نەخۆش، بۆ نمونە هەر ڕێگایەک لەو ڕێگا فراوانانەی کە خوای پەروەردگار بۆ تۆ خەڵقی کردووە. خزمەتی مزگەوت، زوو هاتن بۆ مزگەوت، زکرکردن، دوعاکردن، ڕێگاکانی خێر زۆرن. بۆ خۆت ڕێگای خۆت بدۆزۆ، چی زیاتر لەگەڵ سروشت و تەبیعەت تا گونجاوە لەوەیە هەوڵ دە پێشی خەڵکتر بکەوە، هەوڵ دە پێشی خەڵکتر بکەوە. ڕێگاکانی علم، واللهی تەڵەبی علم زۆر گرنگە. ئیسا خەڵکێکی زۆر توانایان هەیە لە بواری علما خزمەتی ئیسلام بکەن، ئێکاکە بۆ نایگریتە بەر ئەو ڕێگایە، هەوڵ دە بیگرە بەر ڕێگای علم زۆر گرنگە. خەڵکێکی زۆر توانویانە لەو ڕێگایەوە بەهەشت بۆ خۆیان بکڕن. جا تۆش بۆ خۆت ڕێگایەک هەڵبژێرە و پشت بەخوای پەروەردگار بۆسە و بێئومێد مەبە و حتا سەر بیبە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.